گەنجێکی زاخۆ لە دەرەوەی وڵات بێهیوایان کردووە کەچی لێرە چارەسەری بۆ کراوە. ئەوەی تۆ دوور بۆی دەگەڕێی ڕەنگە بە پاڵخۆتەوە بێ. گرتەیەکی ڤیدۆیی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بوو تێیە دەردەکەوێت. گەنجێک عود دەژەنێ لە کاتێکدا نەشتەرگەریشی هەستیاری مێشی بۆ دەکرێت لەلایەن کارمەندانی نەخۆشخانەی ئەلحەیاتی نێودەوڵەتی مووسڵەوە. ئەو گەنجە ناوی محەممەد سەربەستە و گۆرانی بێژ و میوزیکژەنی خەڵکی زاخۆیە. لە مووسڵ لە ژێربەنجی مەوزوعی نەشتەرگەرەکەی بۆ ئەنجام درراوە. لە کاتێکدا هۆش و هەستی خۆی لەدەست نەداوە و بۆ دڵنیابوون لە کارکردنی مێشک و دەستەکانی بەباشی لە کاتی لابردنی وەرەمەکەدا عودی ژەنیوە و گۆرانی وتووە. تیمی 1964 سەردانی نەخۆشخانەی حیاتی نێودەوڵەتی کرد لە شاری مووسڵکە نەشتەرگەریەکەیان بۆ محەممەد سەربەست کردو و بۆی دەرکەوت. ئەمە یەکەم نەشتەرگەریە لەم جۆرە لەسەر ئاستی عێراق بەسەرکەوتووی ئەنجام بدرێت. بالاستيقاظ بالوعي. هونەرمەندی لاوی شاری زاخۆ محەممەد سەربەست چیرۆکەکەی بۆ 1964 دەجێڕێتەوە و دەڵێ دوای ئەوەی دەرکەوت گرێک لە سرمدایە دەکەوێتە ناوچەیەکی زۆر هەستیار لە نێوان ناوەندەکانی قسەکردن و جوڵەی دەست. سەردانی چەند وڵاتێکم کرد لەوانە تورکیا و هیندستان و لوبنان، بەڵام لە کۆتاییدا پێیان وتم کە ئیفلیش دەبم یان توانای قسەکردن لە دەست دەدەم. وەک محەممەد سەربەست خۆی دەیجێڕێتەوە. دوای ئەوەی لە دەرەوەی وڵات پیان وتووە سەرکەوتنی نەشتەرگەرێکە زۆر لاوازە، بە سوودفە چاوی بە دکتۆر یەحیا و تیمەکەی کەوتووە و دڵنیایان پێداوە کە بەشێک لە سەری سڕ دەکەن و بە سەرکەوتوی نەشتەرگەرەکەی بۆ ئەنجام دەدەن. بڕیارمدا نەشتەرگەرێکە لای دکتۆر یەحیا عەبدڕەزاق جەحێشی بکەم لە نەخۆشخانەی حیاتی نێودەوڵەتی لە شاری مووسڵ و لەگەڵەوەی ئەوان نەشتەرگەرەکەیان بۆ سرم کرد من عودم دەژەنی. تاکو و گرێکەیان بە تەواتی دەرکرد و بە هەموو وەشێکمەوە عودەکەم دەژەنی و هەستم زۆر ئاسایی بوو لە کاتی نەشتەرگەریەکەدا. زۆریش خۆشحاڵم با سەرکەوتنی نەشتەرگەرێکە لە کاتێکدا پێشتر پیان وتبووم کە تووشی ئیفلیج بوون دەبم. پزیشکەکە بەم جۆرە بۆ 1964 دووە. ئەمە بۆ یەکەم جارە ئەم جۆرە نەشتەرگەریە دەکرێت لەسەر ئاستی هەموو عێراقدا و بیرۆکەی ئەوەی لە کاتی نەشتەرگەریەکەدا لە هەمان کاتدا عود بژەنێ و گۆرانیش بڵێ ئەوەیە کە ئەمە بە فاینس کێلز ناسراوە واتە لێهاتووی ورد. لە کاتێکدا پزیشکەکە نەشتەرگەری دەکا دەیەوێت دڵنیابێ کە نەخۆشەکەی لێهاتۆیەکانی کۆنتڕۆڵ کردووە و ناوەندەکانی مێشکیش لە ئاستێکی زۆر بەرزدا کار دەکەن لە ڕێگەی گوێگرتنیەوە لەو ئاوازەی کە دەیژەنێ و پەنجە جوڵانەوەی نەخۆشەکە و هەروەها قسەکردنی. هەرگی زیوا لە دەستمەدە. ئەوەی تۆ بە دووری دەزانی و هەنگاوی گەورەی بۆ دەنیت و پێ دوایە بە ئاستەم ڕەنگە ئەگەر پی بگەی هیچ دوور نییە هێندە نزیک بێ بە پاڵ خۆتەوە بێ.